ئەوانەی کە ئێوە هاواریان لێکەن لە غەیری خوا و لێتان بوون بە خوا و لە جاتی خوا دانەنێن، ئەگەر هەر هەمیان کۆ ببنەوە یەک مێشیان پێ دروست ناکرێ، مێشک پێشکە یەک مێشیان پێ دروست ناکرێ. وەلەو ئیجتەمەعوا لەگەر هەمووشیان یارمەتی یەکتر بن، هەموو مختبەرەکانیان بخەنە پاڵ یەکتر، هەموو پشتیوانی لە یەکترکەن، بە عالەمی ئەولەمە و ئەنتەرنێت و هەموو لەگەڵ یەکان ڕەبتیان هەبێ، هەر هەموو پێکەوە خەری بن، خواکەمان پێمان ئەڵێ بێمنەت بە لێیان، پێیان بڵێ ئەگەر ئازان یەک مێش دروستکەن، کاکە بڵێ تر ئەوە ئێمەش قەناعەتمان کرد خوانێ نەعوذ بالله، ئێمەش توانیمان وەکو خوا شت دروستکەین، یەک مێش جا سەری و سوکایەتیە بەوانەی کەوا خۆیان لێ بۆ بەخوا، ئەڵێ بڕۆ مێشێ دروستکەن جا بڵێن ئێمە خواین. كنا نقل كتان دروس ناكري أفما وإن يسلبهم الذباب شيئا لا يستنقذوه منه ضعف الطالب والمطلوب. كنا على ميشك نك هناتوان ميش دروس كان أما نبدأ الصلاة أجر ميشك اشتكتان لي برثيني اللي تعبثيني ناتوان اللي ميشك يبثنوا. ضعف الطالب والمطلوب توشن ميشك كوتي بيكوجي أو ميشك سن بيد الصلاة على توجون بيد الصلاة طالب ومطلوب كتو ميشك حتى تانوك يك بيد الصلاة. جا جنزبوم ئەو ئاەتەمە خوێندەوە لەوە تێگەیشتم کە ئەڵێم تەحەداکە ئەڵێ مێشێ دروستکان کەس پێ ناکرێ، ئەمە حاڵیە بووم، بەس ئەویتر حاڵی نابوو، نەبەزانی خوا مەبەستی پێچێکا فەرمێ ئەگەر مێشەکە شتێکی لێ بسێنێ ناتوانی لێی بسەنیتەوە، ئەگەر مێشەکە شتێکی لێ بڕفێنێ ناتوانێ سێن، لەمە حاڵی نابوو، نەبەزانیەوە باسی چیەکە. هەتا ڕۆژێکیان کتێبێکی عیلمیم بینی، کتێبەکە ناوی القورآن والعلم الحەدیث بووە، بزانم بە ناوی مامۆستا عەبدوڕەزاق نەوفەل نووسی بووی. بەڵێ سێرەکەم باسی و حادیسەیەکە ئەفەرمێ ئەڵێ مێش داینی خوای نابینی لە شیرینی نیشتۆ لە شەکر، سبحان الله، ئەڵێ مێش لە عومریا شیرینی ناخوا، مێش حەزی لە شەکر نییە و شیرینی ناخوا بە هیچ شێوەیەک، ئەی بۆ دایم لەو تا لە شەکر نیشتووە. سبحان الله، ئەڵێ مێش کاتێکە لە شەکرە دیشێت بە دوو قاچەکەی پێشەوەی دەنکێکی ورد لەو شەکرە هەڵەگرێت، لەو مادەی گلیکۆزی پێوترێ، لەم گلیکۆزە هەڵەگرێ، ئەو قەت گلیکۆز ناخوا شەکر، لوتێکی درێژی پێوەیە ئەگەر بە فەرەمی سەیری مێشکەین جای بینیت وەکو لوتی فیل وایە درێژ بۆتەوە پێوتێ خوڕتومەکەی، لەگەڵ بەو دوو قاچەی ئەو دەنکە وردە شەکرەی هەڵگرت، ئەو شەکرەکە ناخوا، یەکسەر بەو لوتە لیکێ گەڕێژێ بەسەر ئەو شەکرەیە، لیک ئەو لیکە سبحان الله خوا وا دروستی کردووە ڕێک ئەو مادەی گلیکۆزە تەحەول پێکای گۆڕەی کا بە مادەی گلسرین، ئەو گلسرینەکە ئەخوا نەک گلیکۆز. عولەماکانی کیمیا هەچ کەس لە کیمیا شارەزایەتی هەیە با بچێ پرسیارکە لە مختبەرە ئەتوانین گلیکۆز شەکر بکەین بە گلسرین، بەڵام لەگەڵ بوو بە گلسرین دنیا هەستێ ناتوانانی گلسرینەکە بکەیتەوە بە شەکرەکە، چونکە هەموو هێما کیمیاکانی خۆی لە دەستەیە. یعنی ئەو مێشە لەگەڵ یەک دەرکی بچکۆلەی ئەمەدە شەکری برد، هەموو دنیا فریای ناپێ شەکرەکەی لێسەر، تازە شەکر نەما، تازە گۆڕا کردی بە گلسرین، هەموو دنیا شاسێ ناتوانێت گلسرینەکەی لێسەنێتەوە. کوراڵێن نەک بەتینەوە نەک ناتوانێت مێشە دروستکەن، ئەمەگەر بێدەسەڵاتن لە وەکو مێشەکە وان ضعف الطالب والمطلوب، مێشەکە شتێکیشتان لێسەنێ ناتوان لێ بسەنەوە. بەخۆ بەچی خۆت ئەناسی، بەچی خۆت لێگۆڕا و خۆت لێ بۆ بەخوا نەعوذ بالله، بەرنامە دانەی لە جاتی بەرنامەی خوا، خوایەتی بەسەر عەبدەکانەوە ئەکەیت، قووەت و دەسەڵاتێکی کەمت هەیە بوغڕا بوویت و مەغرور بوویت، خوا عیلمێکی کەمی پێداویت، عیلمەکەی خوا بە دواکەوتوێتی کۆنەپەرستیت هەیە زانی ئەوکەی خۆت بە پێشکەوتن خوازیە زانی، ئەوە عیلمەی کە ئەمڕۆ شتێ دەرک پێک ئاسمەینە پەشیمانە بێت وەڵێ نەخێر بەخواوان نەبوو گەڵەت بوو داوای لێبوردنەکەین. 300 دانە ساڵ هەموو ڕیاضیاتی دنیا کرد بە قورگی خەڵکە لەسەر نەظەریەکانی نیوتن، دوایی کە ئەنیشتاین هاو هەر ریاضیاتی گرت و ئاوەکو قاپێ قڵپی کردەوە، وتی هەرچیمان خوێن بوو تا ئێستا درۆ بوو، هەر هەمووی لە سفرۆ لە ئای ڕەقیبەوە بێ دەست پێ بکەینەوە. نەظەریەکان هەر هەموو هاتن سەر لە نوێ نەظەری تازە دانیشتایە و بکەن بە مێشکی ئەمەیە. برایانی بەڕێز خوشکان، ئەمەم بۆیە کە بۆ باسکردن حەز دەکەم بکەونە سەر ئەو سکەی لە مەخلوقاتی خوا ورد ببنەوە، سێر بن سەیری دروستکراوەکانی خوا بکەن، خوای تیا ببینن، خواکەتانی تیا بدۆزنەوە بیناسن، عەزەمەت و گەورەی خوایەکی خوا ئەبزانێ ئەم دەسەڵات و قودرەتی هەیە، ئەوێرێ ئێمە ئاخر لە چا ئەوەیە قالمچەیەکی بچووک نین، ئەوێری بچی بەگەشت خوایە، ئەوێری بێفرمانی خوا بکەی، دەوەرە لە لای کەشەوە بیەن ئەگە تۆ خوایە لە خۆت ڕازی کەی ئەمەگەی تۆ خۆش بێت، وەکو حەدیثەکەی پێغەمبەری لێبێ صلی الله علیه وسلم بڵێ عەبدەکەم
بستێ لێم وەرە پێش باڵێ لێ دێمە پێش باڵێ لێم وەرە پێش هەنگاوێ لێ وێمە پێش هەنگاوێ لێم وەرە پێش بە ڕۆشن بەرەو ڕوو دێم بە ڕۆشن بەرەو ڕووم وەرە بەڕاکردن بەرەو تۆ دێم خوا ئەمەngەی ئێمە خۆشەوێ حەزەکە ئێمەی ئاوا دروست کردو ئەم ڕێز و حورمەتەی لێ ناین وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ڕێزی لێگرتوین ئەم بەنی ئادەمەی ڕێز لێگرتووە با خۆمانە و ڕێزە نەشکێنین بڕۆ شەر لەگەڵ خواکە کرا بە خوا ناکەی مشکیلت نییە بەڵام عەیبە بۆ تۆ لە ماڵی یەکێکا بمێنیتەوە قسەی پێ بڵێیت و نانی ئەو بخۆیت و ئاوی ئەو بخۆیت و ماڵ و موڵکی ئەو بێت فەرموو لەسەر ئەرزی خوامەژی هەوایە خوا دروستی کردووە هەڵی مەمژە ئاوێ خوا دروستی کردووە مەی خۆرەوە ڕزقی خوا داوێتی تۆ مەی خۆ اینجا بڵێ منەتم بە خوا نییە ئەگەر بەخوا ئەوێری بڕۆ شەڕی لەگەڵا بکە شەڕ لەگەڵ ڕەفیقێک تاکەی قسەیەکی پێوتی قسەیەکی پێڵیتەوە شەڕ لەگەڵ زەلامێکی و خۆکەی فیشەکێکی تۆ نای فیشەکێکی پێوانیتەوە ئازارم چۆن شەڕ لەگەڵ خواکەیت ئاشوێنێکم پێ بڵێ ڕاکە بۆی خوای لێ نەبێ دکاکی برا کە ئێمە ضعیفی خۆمانمان بۆ دەرکەوت ضعف الطالب والمطلوب خۆمان ئاوا بێدەفەڵاوین ئەوەش خالقەکەمان و ئەوەش خواکەمان بوو دەتۆزێ هۆش بێنەرەوە بەبەری خۆتە شەرمێ لەم خوایە بکە چاوی لێتە لە ئاشکرا و لە پەنهاتە خوا ئاگای لێتە وهو أقرب إليكم من حبل الوريد لە شادەماری دڵتان ئەڵێ لێتان نزیکترم مێشکی شتیا سازە بێ خوێنی لەشمان بەهۆی ورگمانەوە بەهۆی سکمانەوە بەردەوام پڕا خوێنەکە زیاترە چێ دەوروخولێوەیان مێشکەکەمانی بەجێهێشتووە ئێستاش کو تۆزێ ئێرە چۆڵ بووە خوێنەکە چێ بۆ ئێرە با تۆزێ بیخەینەوە ئیش با تۆزێ مێشک و دەمارەکانی مێشکمان بخەینەوە ئیش خالقەکەمانی پێ بدۆزینەوە خواکەمانی پێ بناسین پێنج و دوو ڕۆژێکەوە هەموو چینەوە بەردەمی ئەو با دنیا بکەین بە بەهەشتێ بۆ دڵی خۆمان خوای تیا جێگە بکەینەوە هەج دڵێک کە خوای گەورە چووە ناویەوە ئیتر ئەوکانی کە هیچ خەفەت بە هیچ کە ناخوا هەموو دنیای لا پوشێکە هەش دڵێکیش غەیری خوای تێچوو سەری دنیای لێتۆ یەک بە هیچ شتێک ئەو دڵەت تێر ئاو نابێت و پاراو نابێت نەک بەس بەدەم بڵێ ئازانم خوا هەیە بەڵام نەزانی خواکەت کێ و چ قودرەت و چ دەسەڵاتی کێیە خوایەتی یعنی چی زەلام هەیە بە منەڵێ ئەم ڕۆژانەیە لە مەجلیسێکە من هەرچەندە بە دەرزێ ئێڵێمەوە لە کولیەوە هەموو جار ئەڵێ مامۆستا کێ خوای دروست کردووە مامۆستا خوا تۆ ناڵێ نەتوانێ هەموو شتێ بکات توانێ کوڕێ بۆ خۆی دروستکە خوا توانێ خوایەکی کەی وەک خۆی دروستکە ئەمە ئەو پەڕی نەفامیە ئەمە ئەو پەڕی ناحاڵی بوونە پێم وتم باشە جا ئەگەر خوا بێ ئەگەر دروستکرا بێ من بۆ پێڵم خوا تۆڵی کێ خوای دروست کرد جا ئەگەر دروستکرا بوو کەی خوایە من بۆیە پێڵم خوا چووکە دروست نەکراوە ئەوەی کە خوای دروست کرد بەوەمەوە خوا ئەگەر ئەوژێکی کە دروستی کرد بەوەمەوە خوا ئەگەر ئەوی کەژێکی کە دروستی کرد ئەموو ئەو خوایە خۆ بێ لە شوێنێکا بۆسی کاکە ئەم ئەوی دروستکرا ئەوی دروستکرا ئەوی دروستکرا ئەوی دروست ئەی نابێت بۆسی لە شوێنەکە ئەگەر هەر هەموو شتێکی دروست کرد بێ هیچ نابێ ئەبێ بە دەور و تەسەلسل و هەر هەمووی بەتاڵە ئەمە وەکوا زەلامێ پرسیارە لێ بکا بڵێ باشە کاکەوە بۆچی دوو کەڕە دووە کاتە پێنج یاخی بەقوربان پرسیارەکە و غەڵەتە ناکاتە پێنج کاتە چوار کێ خوای دروست کرد کاکە پرسیارەکە و غەڵەت جا ئەگەر خوا بووایە دروست ناکرا خوا بۆیە خوایە چونکە دروست نەکراوە باش ئەگەر خوا کوڕێک بۆ دروستکا بۆ خۆی کە دروستی کرد کەی خوایە ئەم کوڕە براکانم شەیتان هەزار و یەک فکری ئاوا دێنێ بمێشکی ئینسانە هەر هەمووی تۆ کاتێ لی تێگەی کە کاتێ ورد بیتەوە لە دروستکراوەکانی خوای گەورە لە عەظەمەتی خوا پەروەردگارەکە بناسیت گەورەی ئەو بۆ دەرکەوت تاکو تەنیایی ئەو بۆ دەرکەوت اینجا بۆ دەرەکەوێت کە ئەو خوایە چەند بەڕەحمە لەگەڵ ئێمە هەموو جار ئەیڵێم بەم ڕۆژگارە ڕەحمی خوا ڕزقی خوا بەسەر من و تۆیان دابارێ بەم ڕۆژگارەش پۆخڵەواتی گوناحی من و تۆ بۆ لای خوا سەرەکەوێت کەچی خوای گەورە چەند بە تەحەمولە لەگەڵمانە چەند بە حیلمە لەگەڵمانە چەند بە سەبرە لەگەڵمانە خوایەک بێ تۆ لە دیانوب گەڕێ لە تۆ خۆش بێ بەڵام ئێمە پشتی تێڵکەین و هێشتا ئێمە بۆیە پێغەمبەر صلی الله عەلەیهی و فەرمووی هەر هەمووتانە چنە باشتەوە ئیلا ئەوە نەبێت کە عاسیە بێت تەواو لە خوا عاسیە بێت هەیەکێک هەر نایە بچێتە باشتەوە ئەیگینا خوای گەورە ئەمەندە ئاەتەکانی گەورن ئەمەندە بەڵگەکانی بوونی گەورن کە پێویست بە هیچ شتێ ناکەم زۆر جار دیقەتی قورئانم باوە لە قورئانە لە هیچ شوێنێکا خوا نایە پێمان بفەرمێنێ بەڵگە نایەنێت تۆ لەسەر بوونی خۆی بەڵکو بەس خۆیمان پێ ئەناسێنێ باسی صیفاتی خۆیمان بۆکە ئەوێ پێمان بڵێ کە شەریکی نییە هاوتاو هاوڕێی نییە هاوشانی نییە قەت لە قورئانە شوێنێکم بۆ دۆزنەوە خوا بەڵگەی بێنێت تۆ لەسەر بوونی خۆی تیان نییە چونکە هەموو ئەقلی بەشەرەکان ئەزانێ ئام هەموو وردەکاریە قەت لە خۆی ئام مۆبایلە لە خۆی دروست نابێت بە ئەقلی کێ ئاو تۆزەی کە لەویان نووسرا ئەو تۆزەی کە من نووسی با هەچ کەسێ بڵێ ئەوە لە خۆیەوە دروست بووە گاڵتە و پێکە کەس باوەڕ ناکات نەجگەرەی لە خۆی بەدەمی زەلامێکەوە دروست بێ
قەڵەمێ دەباشیرێ بەدەستی مامۆسایەکە لە خۆی دروست بێ ئەم هەموو نیزامەی لەم کەونایە ئەم هەموو خانە جوانانەی لە ئێمە تەنزیم کراوە لە خۆی دروست بوو لە خۆیەوە چێ بەڕێوە بە عەقڵی کێ کات کەسێک یەک تۆز عەقڵی خۆی بخاتە کار بە چای خۆی ئەیبینێت بەڵام یەکێک کە گوناح و تاوان کوێرایی بە دڵی هێنابێ تروسکایی لە چاو و لە عەقڵ و لە دڵیان نێشت بێ ئەوان تاوانی خوا نییە کە خۆی پێ نەناسی بێ تاوانی بانگ پێغەمبەرەکەی خوا نییە کە حەقەکەی پێ نەگەیان بێ تاوانی قورئانەکەی خوا نییە کە حەقەکانی باش باس نەکرد بێ بەڵکو تاوانی مێشکە سەقەتەکەی خۆی و دڵە سەقەتەکەی خۆیەتی با ئەوێ پاکاتە و چاکیکە ئینجا حەقیقەتەکانی پێبینێ چاوی نەخۆش حەقیقەتەکان وەکو خۆی و ڕەنەکان وەکو خۆی نابینێ با بچێت چاوی خۆی چاکە ئینجا ورد بێتەوە لە دروستکراوەکانی خوا گەورەی و عەزەمەتی خوای بۆ دەرەکەوێ